ڕۆشنایی قورئان لە مانگی ڕەمەزان. أعوذ بالله من الشيطان الرجيم. إنا أنزلناه في ليلة القدر. بەڕاستی ما قورئانمان ناردۆتە خوارەوە لە شەوی قەدردا. وشەی قەدر بە مانای بەڕێز و بەفەڕە یان بە مانای ئەندازەگیری و بڕیاردانە کە هەردوو ماناکەی ڕاستە. واتە هەم شەوێکی بە نرخ و بەفەڕ و پیرۆزە، چونکە قورئانی پیرۆزی تێدا هاتۆتە خوارەوە. هەم لەم شەوەدا هەموو ساڵێک پەروەردگار ڕۆزی و ژیان و چۆنیەتی هەڵس و کەوت و ڕوودا و بەسەرهاتەکانی هەر مرۆڤێک دیاری دەکات و بە فریشتەی مەئموری دەسپێرێ. وما أدراك ما ليلة القدر. دەیتۆ لەبارەی شەوی قەدرەوە چی دەزانی؟ ليلة القدر خير من 1000 شهر. شەوی قەدر خێر و بەفەڕترە لە 1000 مانگ. جا بەندایەتی و چاکەی ئەو شەوە بە 1000 مانگ دادەنرێت. ئەگەرچی تەمەنی ئەم ئوممەتەکەمە، بەڵام پەروەردگار بەو شەوە چاکە قەرەبووی بۆ دەکاتەوە و دەرفەتی بەندایەتێکی پێدەبەخشێت کە پێویستی بە تەمەنێکی درێژ هەبوو. تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر. زۆرێک لە فریشتەکان و جوبرائیل بە فەرمان و ئیزنی پەروەردگاریان لەو شەوەدا دادەبەزنە سەرزەوی بۆ جێبەجێکردنی هەموو کاروبارێ کە پێیان سپێردراوە. سلام هي حتى مطلع الفجر. هەتا هەڵهاتنی شەبە، ئەمن و ئاسایش و خێر و بەرەکەتە ئەو شەوە.